ئێمە حەفتە کۆمپانیای خاوەن مۆڵەتی فەرمی وەزارەتی ناوخۆین بۆ وەداداچوونی کاروباری قامەی بیانیەکان هەر کۆمپانیایەکمان 100,000 دلارمان وەک بارمتە داناوە لە وەزارەتی ناوخۆ هەموو ساڵێک باج و ڕسوماتی یاسایی دەدەین و زیاتر لە 150 خێزان لە کۆمپانیەکانمان کار دەکەن. بەڵام تەنها دوو کۆمپانیا کاریان بۆ دەکرێت و 15مان پەراوێز خراوین کە خەریکە کۆمپانیەکانمان دادەخەین. بۆیە ناچارین ئەمڕۆ قسە بکەین. چەندین جار نووسراومان کردو بۆ نووسنگەی کاکوبات چوینە مەڵبەندیەکی سلێمانی چوینە ئاسایشی سلێمانی بەڵام چارەسەری کێشەکانمان نەکرا. بۆیە لە ڕێگەی میدیاوە دەمانەوێت پەیامەکانمان بە تایبەت بگەینین بە کاک بافڵ و کاکوبات. کێشەی سەرەکی ئێمە ئەوەیە لە ماوەی مانگەکانی ڕابردوودا لە بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی بەشی بیانیەکان لە 17 کۆمپانیای خاوەن مۆڵەت تەنها دوو کۆمپانیا بە ئازادی کار دەکەن. 15 کۆمپانیای تر کە ئێمەین ڕوبەڕووی بربەستی بەردەوام بووینەتەوە. ئەو بربەستانی ڕوبەڕووی ئێمە بوونەتەوە ئەمانەن: یەکەم بەپێی ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2023 وەزارەتی ناوخۆ ئێمە و کۆمپانیەکانی نشینگە ئیقامە لەسەر ناوی کۆمپانیەکانمان دەردەکەین بۆ بیانیەکان و دەبین بە کەفیلی یاساییان. ئەم کەفالەتە لەلایەن کاتب عەدلەوە تەصدیق کراوە و ئەمەش مەسئولێتێکی گەورەیە لەسەر شانمان و ئێمە بەرپرسیارەتی هەڵدەگرین. هەر کێشەیەک لەم ئیقامانە هەبێت بەڕێوەبەرایەتی ئاسایش و نشینگەی سلێمانی دەگەڕێنەوە سەر کۆمپانیەکانمان بەڵام لە کاتی دەرهێنان و نێکردنەوەی ئیقامە حساب بۆ ڕێنمایی و کەفالەت و بارمتەی دەدەفتەری ئێمە ناکرێت. داوای پشتگیری لە شوێن کاری تر دەکرێت کە نەوەک ئێمە ئەعتیباریان هەیە و نەکەفیلی یاسایی بیانیەکان و نە 100 دلار وەک بارمتە داناوە. دوم ناچارکردنی وەبەرهێنەرانی بیانی بۆ کارکردن وەک کرێکار. چەندین سەرمایەدار و وەبەرهێنەر هەبوون کە ئێمە ویستمان ئیقامەیان بۆ دەربکەین خاوەنی چەندین کۆمپانیا و براند و ملیۆنان دلار بوون. ئێمە ناچار بووین وەکو کرێکار و کارمەند مامەڵەیان لەگەڵ بکەین دوو کۆمپانیا دابرێت بۆ قۆڕەکردنی و ببێتە هۆی بێکارکردنی 150 خێزان. داوا دەکەین ئەو دوو کۆمپانیا لە کاری بەدواداچوونی ئیقامە دوور بخرێنەوە. پێداچوونەوە بە ڕێکارەکانی دەرهێنانی نشینگە لە ئاسایشی سلێمانی بکرێت، کاراسانی بۆ بەرهێنەران و بیانیان و مانەوەیان لە سلێمانی بکرێت. ئەنجامەکانی ئەم قۆڕەکاریە 100 خێزان بەرەو بێداهاتی و بێکاری دەڕۆن. 115 کۆمپانیا کە 1.5 ملیۆن دلاریان وەک بارمتە داناو بەرەو داخستن دەچن. دوورکەوتنەوەی وەبەرهێنەران و لە سلێمانی و ڕووکردنیان لە هەولێر و دهۆک، خراپبوونی ناوبانگی شارەکەمان وەک شارێکی دژە وەبەرهێنان و دژە بیانی، کەمبوونەوەی داهاتی حکوومەت لە باج و ڕسوماتەکان.